ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ دووشەممە 5 ئایاری 2025 پێشکەش دەکەین. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە ئاماری هێرشەکانی دەوڵەتی تورکی لە مانگی نیساندا ئاشکرا کرد و ڕێگەیان لەو مانگەدا سوپای تورک 9790 جار لە زەمین و ئاسمانەوە هێرشی ئەنجامدا و لە ئەنجامی ئەو هێرشانەدا چوارگەری لە شەهید بوون. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە لە مانگی نیسان سوپای داگیرکەری تورک 7 جار بە بەکارهێنانی چەکی کیمیایی و بۆمبی فۆسفۆر و تەقەمەنی قەدەغەکرا و دژی هێزەکانی گەریلا تاوانی شەڕی ئەنجامداوە و هەوڵیداوە تونێلەکانی بەرخۆدان بە ئامێری هەڵکەندن و شۆڤێلی مەکانیکی لەناو ببات. هەروە 76 جاریش با فڕۆکەی جەنگی و 12 جار با هێلیکۆپتەری شەڕ و 2 جاریش با درۆنی بۆم ڕێژکرا و 9693 جاریش با چەکی قورس تۆپ هاوێژ و ئاهێرشی ئەنجامداوە. هاپەگەڕای دەگەێنێت هێزەکانی گەریلا لەسەر بنەمای خۆپاراستن 7 جار لا دژی داگیرکەران کە لە حاڵەتی هێرشکردندا بوون دەستێوەردانیان کردووە و لە ئەنجامی ئەم دەستێوەردانانەدا داگیرکەرێک سزادراوە 5 داگیرکەریش بریندار بوون. هەروەها تانکێک و 2 زرێپۆش و 2 سیستەمی کامێرای چاودێری و تۆپ هاوێژێک و 2 درۆن و 1 ئامێری دیژی پارازیت لەلایەن هێزەکانی گەریلاوە تێکشکێنراون و زرێ پۆشێک و کۆنتینەرێک و پێگەیەک و درۆنێکیش خراوەتە خوارەوە و تێکشکێنراون. هەروەها پەگەڕایشی دەگەێنێت 4 هەڤاڵمان کە با فیداکاریەکی زۆرەوە خاکی پیرۆزی کوردستانیان لا دژی داگیرکەران دەپاراست و شانازی گەلەکەمان بوون لە مانگی نیساندا شەهید بوون. جارێکی دیکە باڕێزداری و منەتداریەوە یادی شەهیدانی نەمری دوێنێ ئەوڕۆ و داهاتوومان بەرزڕادەگرین. هەپەگا ئامارەکانی شەڕی مانگی نیسانی بەم شێوەیە خستوەتە ڕوو. هێرشەکانی سوپای تورک هێرش با فڕۆکە جەنگیەکان 76 جار و با هێلیکۆپتەر 12 جار و با چەکی کیمیایی و فۆسفۆری 3 جار و هێرشی درۆن با تەقەمەنیەوە 2 جار و هێرشی تەقەمەنی قەدەغەکرا و 4 جار و هەروەها 9693 جار هێرش با چەکی قورس و تۆپ هاوێژ کراوە و دەستێوەردانەکانی گەریلاش لا دژی هێرشەکان بەم شێوەیە خراوەتە ڕوو 7 جار گەریلا لا هێرشەکاندا دەستێوەردانی کردووە. ئەو ڕستەیە کە بۆ بانگەوازەکەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لا 27 شوبات و لالایەن شەهیدی ئاشتی و دیموکراسی سری سورەیە ئوندەرەوە نووسرا بوو ئاشکراکرا. لە بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکدا ڕستەیەک هەبوو کە ڕاستەوخۆ لە بانگەوازەکەدا جێی نەگرت بوو لە ساتی ڕاگەاندنی بانگەوازیەکەدا تەنها بەزارێکی وترا بوو. ئەو وتەیە کە ڕێبەر ئۆجەلان بەزارێکی کردبووی و ئوندەریش بە دەستی خۆی نووسی بووی بەم شێوەیە بێگومان بۆ ئەوەی لە پراکتیکدا چەک دابنرێت و پەکەکە خۆی هەڵوەشێنێتەوە پێویستە سیاسەتی دیموکراسی و یاسایی بڕەخسێندرێت. جێیاماژەیە دوێنێ ڕێبەر ئۆجەلان لا پەیامی سەرخۆشی بۆ سری سورەیە ئوندەر وتی ئوندەر ئەم وتەیەی بە دەستی خۆی نووسی بوو. گەریلا یەژاستار هەسینە تەکین با ناسناوی هێویدار بەرخۆدان کە لە 12 ئابی 2024 لە گۆڕەپانی گارە لە هەرێمی گارە لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بوو ئابەت یادکرایەوە. بنەماڵەی هەسینە تەکین ئەم مەولودیان بۆ کچەکەیان ئەنجامدا لاگەڕێکی یەشلیوابای ناوچەی سیحانی ئەدەنا پرسە و مەولودەکە ئەنجامدرا. نوێنەری پارتە سیاسیەکان و ڕێکخراوەکان و سەدان کەس با پێشەنگایەتی کۆمەڵی هاوکاری و پشتیوانی بنەماڵی بێسەر و شوێنانی ئاکتێنیزیش بەشداریان لە پرسە و مەولودەکەدا کرد. گەریلای هەبەگە ئەنگین چەتین با ناسناوی
ئەرداڵنیشتمان باناسراوی ئەنگین چەتین کە لە 23 ئاداری 2019 لەگەڵ دوو هاوڕێی خۆی لە بەدلس شەهید بوو لە ئەسانیات کرایەوە. لە شوێنەکە وێنەی شەهید ئەرداڵ و ڕێبەرۆ جەلان هەڵواسرا بوو، هەروەها بنەماڵی شەهید و چەندین کوردستانی بەشداریان لە مەراسیمەکەدا کرد و لەسەر ناوی بنەماڵە تیشک ڕایە سەر تێکۆشانی شەهید ئەنگین. هەروەها لەسەر ناوی کۆماوی جاهیدا شەهید ئەرداڵ و سری سورەیە ئوندەری بەبێر هێنایەوە و سەرخۆشی لە بنەماڵی و دەمپارتی کرد. لە کۆتاییدا دۆکیومنتارێک لەسەر شەهید ئەرداڵ نیشاندرا. لە دامەزرێنەرانی پەژاک و کەنەکە عەبدوڕەحمان حاجی ئەحمەدی کە لە 18 ئاداری 2025 ژیاناوایی کرد لە شاری کۆلفتای سەر بە ئەوسڵەی پایتەختی نەرویج لە مەراسمی چلەی ماتەمینەکەیدا یادکرایەوە. لە مەراسمەکەدا یادی سورەیە ئوندەریش کرایەوە. لە ڕێگەی دیمەنێکی تۆمار کراوەوە ئەمیر کەریمی هاوسەرۆکی پەژاک قسەی لەسەر ڕۆڵ و کاریگەری حاجی ئەحمەدی لە مێژووی بزاوتی ڕزگاری خوازی کوردیدا کرد. دواتر بە سەمفۆزیۆنێک باس لە ژیانی حاجی ئەحمەدی کرا. لە ڕێکخراوی ئازادبوون لە شاری سلێمانی با سەرپەرشتی ڕێکخراوی جاسنە سمینارێکی کراوە لەسەر دۆخی ڕۆژنامەگەری لە ئێستادا و ئاستەنگیەکانی بەردەم ڕۆژنامەنووسان بە ئامادەبوونی نوێنەری سندیکای ڕۆژنامەنووسان و سەنتەری میترۆ بەڕێوەبەرەی دەستگاکانی ڕاگەیاندن و چەندین سەرنووسەر و ڕۆژنامەنووس ئەنجامدرا. بەشی هەرە زۆری ئەو میدیایەکە لە کوردستانە باڵادەستە، میدیایەکە خۆحکارە، میدیایەکە داڕشکارە، میدیایەکە لە جیاتی ئەوەی کۆماکاتەوە لە دەوری گوتارەکە پێی دڵی گوتاری اجتیماعی گوتاری نەتەوەی گوتاری هیومانیستی بە پێچەوانەوە بەردەوام دابشمانەکە بەردەوام کەلێنەکان لە نێوانمانە گەورەەکە بۆ بووکەوەیە چارەسەری ئەمەش تەنها بە یەک شت ئەکرێت، ئەویش ئەوەیە ئەبێ کایەی میدیایی لەژێر هەژمون کایەی سیاسی بێتە دەرەوە. مەسەلەی بەستەوردی زانیاریەکان فەرامۆشمان سەربەرێک زۆر پێوی هیلالەوە لایە دەستاکە نزیکەی 10 ساڵێکە بەسەر ئەو پیاسایە فەرامۆش کراوە لەوەی کە چێتە قازی جێبەجێکردنەوە بە پاساری ئەوەی کارکردنی بەدەرکردن. شبكي دول الدولتان شبكي رابطة ويو رابطة الدولتان هم لا يتفقون نسروي ك لاني كفلماوي كمصال رابطو دوت عشان شيء وكشف صالنا صداق كشف كان زي هو خمسة تدريب شيء بكرة كان يتكلم بدل كشف حركات صالنا شمالي يزول كشف كان يزور بدك هم يعني تدخلي أو تزوج في آزاد ما تفريق تو مباشر فكان نامز جنسي محتوى جزم مايان صور وكا طبعا غيرني كشكشي كان شارزاري عني يعني دي روشنامواني باندازي او قضاء الدوراني سلطان هذه المسانات الجزوريني هلا بعد بوشي چونکە يعني اگر من تواني بالبداية باش من راسي تواتر مسؤولية باش يا سير روشنامواني وكويني وتوسع نظرات باسيل يمنا تقول نسمع درسنا يعني لە بیرمەنگامی بریتانیا با دەستپێشخەری ڕێکخراوی ڕێگای ئازادی بابۆنەی 15مین ساڵیادەی شەهیدی قەڵەم سەردەش عوسمان گربوونەوەیەک بەڕێوە چوو. ئاماژە بەوە کرا دوای 15 ساڵ هێشتا لە هەرێمی کوردستان ئازادیەکانی بەردەم ڕۆژنامەنووسان و چالاکوانان بەرتەسن و پەدەکە ڕێگە نادات هاوڵاتیان بە ئازادی داوای ژیانێکی شایستە و مافەسەرەتاییەکانیان بکەن. بە ناوی ڕێکخراوەی ڕێگای ئازادی ڕزگار ئەحمەد ڕاگەیان هێشتا ڕۆژنامەنووسان شێروان شێروانی و ئومید بەرۆشکی و قارەمان شوکری زەینەدین لا زیندانەکاندان و دەیان تۆمەتیان بۆ هەڵبەسراوە و لا دادگای سیاسی و گرێدراوە بە بنەماڵەکاندا کە لە بچە و زنجیر دەکرێتە دەست و پێیان. ئامادە بووان بەڵێنی درێژە پێدان با ڕێگاکەی سەردەش عوسمانیان دووپات کردەوە. جێیامەژەیە ڕۆژنامەنووس سەردەش عوسمان لە 25 کانونی یەکەمی 1970 لە شاری هەولێر لەدایک بوو. لە 4 ئایاری 2010 کاژمێر هەشتی بەیانی کاتێک سەردەش دەچوو بۆ زانکۆ لە بەردەم کۆلێژی هۆنەرجوانەکان بەرامبەر کۆلێژی ئادابی زانکۆی سەلاحەددین لە هەولێر لەلایەن
چەند کەسێکی دەمامەکدارەوە کە دەوترێت پاراستنی پەدەکەبوون با ڕۆژی ڕووناک و لە بەردەم هاوڵاتیانی ئەو شارەدا ڕفێندرا. دوای 2 ڕۆژ لە دیارنەمانی لا 6 ئایاری 2010 تەرمەکەی با قۆڵبەستراوی لا دەوروبەری مووسڵ دۆزرایەوە. ئێمە وەکو دەستەی دامەزرێنەری ڕێکخراوی ڕێگای ئازادی لە یەکەمین چالاکیماندا لەسەر شەقام لە وڵاتی بەریتانیا لە 4 شاری جیاواز لە لەندەن و بێرمینگام و مانچستەر و گلاسگۆ کۆبووینەوە گرتبووینەوە لە یادی 15مین ساڵیادی تیرۆرکردنی شەهید سەردەشت عوسمان ڕۆژنامەنووسی بوێر. ئەمە لێرەوە دەبینە دەنجی ئەو کەسانێکەوە دەنجیان نابیسترێت. با گوێرەی لە دوانی سەرچاوێکی ئەمنی هێزەکانی تورکیا ڕێوشێنی ئەمنیان لە دەوروبەری بنکەی زیلکان لە ناوچەی باشیک لە باکووری نینەوە تونتر کردوێتەوە بۆ دڵنیابوون لە چوونە ژوورەوەی کاروانێکی گەورەی سەربازی بۆ ناو بنکەکە با تۆپخانەی قورس تیار کراوە. ئەو سەرچاوەیە بە پێگەی تۆڕی هەواڵی عێراقی ڕاگەاندووە. لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا تورکیا هێنانی سەرباز و چەک و کەلوپەلی سەربازی قورسی بۆ ناو بنکەکە زیاد کردووە. هەروەها هاتووە تۆپخانەکان لە شەودا هێنراون بۆ ئەوەی نەبنە جێگەی سرنج. هەروەها ئاماژە بەوەش کراوە کە ئەو تۆپە قورسانەی کە دەگوازرێتەوە توانای ئەوەیان هەیە ناوچەیەکی فراوانی مووسڵ و ناوچەکانی دەوروبەری بکەنە ئامانج. سەرچاوەکە ڕوونیشی کردوێتەوە بنکەی زیلکان یەکێکە لە گەورەترین و گرنگترین بنکەی سەربازی تورکیا لە عێراق کە دەکەوێتە پێگەیەکی جوگرافی گرنگی ئەو تۆ کە دەتوانرێت لەوێەوە هێرش بکرێتە سەر ئامانجەکان لە قوڵایی خاکی عێراق. جیامەژێ لە ساڵی 2016 تورکیا هێزێکی لە سەربازگەی زیلکان لە نزیک باشیک جێگیر کرد کە سەدان سەرباز و تانک و زرێپۆش و چەکی قورسی تێدا جێگیر کراوە. دۆناڵد ترامپ ڕای دەگەێنێت ئامادەم گوێبیستی بەڵگەهێنانەوەکەی ئێران بم بۆ بەرنامە ئەتۆمیک ناسەربازیەکەی. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە چاوپێکەوتنێکدا ڕای گەیاندووە ئامانجی دامنووساندن لەگەڵ کۆماری ئیسلامی هەڵوەشاندنەوەی تەواوەتی بەرنامە ئەتۆمیەکەیەتی. دەشڵێت بەڵام من ئامادەم گوێ لە بەڵگەهێنانەوەی ئێران بۆ ڕێگەدان با بەرنامی ئەتۆمی ناسەربازی ئێران بگرم لە هەمان کاتدا کۆتایی بە بەرنامی چەکی ئەتۆمی ئێرانیش بهێنم. دوای ئەوەی حوسیەکانی یەمەن با موشک هێرشیان کردە سەر دەوروبەری فڕۆکەخانەی بینگۆریۆن لا تەلەبیب، بەنیامین نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل بەڵێنی هێرشی زیاتری دژی حوسیەکاندا. نەتانیاهو ئاماژەی بۆ کرد وەک ئەوەی کا کردومانە دیسان بە هەمان شێوە هێرشی زیاتر ئەنجام دەدەین، نەک تەنها گورزێک بەڵکو چەندین تەقینەوە ڕوودەدات. وتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرە هەر شاد بن.